ئەم کاتتان باش قوتابیانی خۆشەویست ئینە سەر ڕاهێنانەکانی چاپتەری شێە پرسیاری یەکەممان هەیە پێمان ئەڵێ a photon and a particle have the same wavelength فۆتۆنێکمان هەیە لەگەڵ پارتیکلەکە ئیتر نەیوتووە چییە پارتیکلێک in general هەر پارتیکل و فۆتۆنەکە هەمان ویفلێنگتیان هەیە داواکاری پرسیارەکە پێمان ئەڵێ compare the linear momenta یەکەم جار بەراوردی لینیەر مۆمنتەم مقارنەی لینیەر مۆمنتەمی هەردوو پارتیکلەکە ئەەکەین هەم بۆ فۆتۆن هەم بۆ ئەلکترۆن لە بیە پێماڵێ compare the photon's energy and the particle's total energy ئەم جارە کەمپێری چی ئەەکەین مقارنەی فۆتۆن ئینەرژی لەگەڵ particle's total energy هەردووکیان بزانین کامیان گەورەترە کامیان بچووکترە لە ئاخیرا پێمان ئەڵێ compare the photon's energy ئەم جارە مقارنەکەین لە نێوان تاقی فۆتۆنەکە and the particle's kinetic energy و هەروەها لەگەڵ kinetic energy پارتیکلەکە ئێستا هەڵەسین پرسیارەکە سۆلیوشن ئەەکەین سۆڵفەکەین یەکەم مادام هەردووکیان هەمان ویفلێنگتیان هەیە کاتە بەپی دواڵیتی دیبڕۆڵی P is equal to H over lambda H is constant Planck constant و لەمداکەشمان هەردووکیان هەمان لەمدایان هەیە بۆیە هەردووکیان هەمان مۆمنتەمیان بۆ دەرئەچێت دووەمیان the photon's energy ئێمە کاتێ فۆتۆن ئینەرژی ئەدۆزینەوە E photon is equal to H جارانی frequency و frequencyش is equal to C over lambda H و C هەردووکیان کۆنستانتن و لەمداشمان هەیە کەواتە ئێمە ئەتوانین بڵین E photon is equal to PC لەبەرەوەی کە فۆتۆن ڕێست ماسی نییە بە ئاسانی ئێمە ئەتوانین بڵین ئی فۆتۆنەکەمان is equal to PC و لە دەرزانی ڕابردووە خوێندومانە بەڵام بۆ پارتیکلەکە the particle's total energy مادام ئەو ڕێستماسی هەیە کەواتە ئینەرژیەکە یەکاتە P تواندو C تواندو زائیدەن M نۆت تواندو C توان4 کە ئەکاتە چی M نۆت تواندو C توان4 ئەکاتە E نۆت توانی دوو کاتە ئەگەر مقارنەی ئەم دوانە بکەین تەماشاکەین دەست the photon's energy is smaller than the particle's total energy کاتە فۆتۆن ئینەرژیەکە ئینەرژی فۆتۆنەکە لەم حاڵەتە کەمتر ئەبێ لە ئینەرژی پارتیکلەکە ئەگەر تەماشاکەین لەم دوو معادلەیە زۆر بە وازەحی بۆمان دەرەچێکە بۆ پارتیکلەکە ئینەرژیەکەی زیاترە بۆ چونکە ڕێست ئینەرژی لەگەڵایە بەڵام لە فۆتۆنە ڕێست ئینەرژیمان نییە بۆیە تاقەی فۆتۆنەکە کەمترە لە تاقەی پارتیکلەکە لە ئەخیرا پێمان ئەڵێ کەمپێرەکەین لە نێوان فۆتۆن ئینەرژی و کاینتیک ئینەرژی پارتیکلەکە ئێمە زانین the particle's kinetic energy in relativistic is equal to EP ئی پارتیکلەکە ینی تۆتەڵ ئینەرژی پارتیکلەکە ماینەس ڕێست ئینەرژیەکەی تۆتەڵ ئینەرژیەکەمان هەیە بەڵێ هەمانە دای ئەنین ماینەس ڕێست ئینەرژیەکەین تەماشاکەین هەمیشە ئەم قیمەتی کە بۆمان دەرەچێت کاینەتیک ئینەرژی پارتیکلەکە کەمترە لە چی لە تۆتەڵ ئینەرژی فۆتۆنەکە یاخود لە تاقی فۆتۆنەکە کە لێرە دروستمان کردووە کەواتە لێرە ئەڵین دەست the particle kinetic energy is smaller than the photon energy مدينة سر برساري دوم بيمانالي by what percentage will a non-relativistic calculation of the de Broglie wavelength of a 100 kilo electron volt electron will be in error ئەڵێ داوای چیمان لێکە داوای نسبەی ئیرەرمان لێ دەکات ئەگەر هاتوو ئێمە ئەلکترۆنێکمان هەبوو ئەو ئەلکترۆنە کاینەتیک ئینەرژیەکەی 100 کیلو ئەلکترۆن ڤۆڵت بوو ئەگەر هاتوو ئێمە جارێکیان یاساکانی نان ڕیلەتیڤیتیمان بەکارهێنا واتە یاساکانی کلاسیکل میکانیکمان بەکارهێنا و جارێکی تریان ئەگەر هاتوو بۆ ئەو 100 کیلو ئەلکترۆن ڤۆڵتە یاساکانی ڕیلەتیڤیتیمان بەکارهێنا بزانین نسبەی ئیرەرمان چەند دەبێت کەوابوو because the de Broglie wavelength depends only on the electron's momentum وەکو ئێمە ئەزانین لە یاسای duality de Broglieە lambda is equal to H over P Hەکە کۆنستانتە تەنها ئەوەی کە ئەگۆڕێت چیە مۆمنتەمەکەی بۆیە لە دوالتی دی بڕۆڵیەوە ئێمە ئەزانین کە وەیفلێنگث احتیمال لەسەر مۆمنتەمی ئەلکترۆنەکە یا هەر پارتیکلێکی ترکە یاساکە یگرێتەوە دوالتی دی بڕۆڵی یاسایەکی عامە The percentage error in the wavelength will be the same as the percentage error in the reciprocal of the momentum هەر ئیرەرێک لە وەیفلێنگتا دروست بێ لەگەڵ چی ئاگۆڕێ لەگەڵ عکسی لەگەڵ ئەو ئیرەرەی کەوا لە مۆمنتەمە بەڵام بەعکسەوە بۆ چونکە ماڵین لەمدا is equal to H over P P
پی لە ژێرەی کەرتایە بۆیە ئەها هەر ئیرەرێک هەر پرسنتێج ئیرەرێک لە وەیڤلێنگتا ئەبێتە هۆی پرسنتێج ئیرەر لەگەڵ کیە لەگەڵ ریسیپڕۆکڵی مۆمنتەماوەتە لەگەڵ معکوسی مۆمنتەما چونکە مۆمنتەم ئێمە زین لە ژێرەی کەرتەکەیە باشە ئێستا سەرەتا با ئێمە چی بکەین نەن ریلێتیڤیتی بەکاربێنین دوایش ئێنە سەر ریلێتیڤیتی ئەگەر نەن ریلێتیڤیتی بەکاربێنین ئێمە زین کاینەتێک ئینەرژی ئێسلیکۆڵتو پی تواندوو لەسەر دوو ئەم ئەی ئەم معادلە فۆنەن ریلێتیڤیستیک مۆمنتەم ئەگەر پیشی کارکەین یعنی بەدەڵتی کاینەتێک ئینەرژی و ماس بیدۆسینەوە کاتەڵێن پی ئەکاتە ڕێگی دوو ئێم کاینتێک ئینەرژی هەر لە معادلەیە وەرمانگرتۆ سۆڵفمان کردو بۆ مۆمنتەم بەڵام ئەم مۆمنتەمە وەکووتمان کلاسیکەوەتە نەن ریلێتیڤیتیە کاتێک ئینەرژیەکەمان هەیە و ماسی ئەلکترۆنیشمانێ بە ئاسانی ئەتوانم چی بدۆسمەوە ئەتوانم پی نەن ریلێتیڤیستیک بدۆسمەوە ئەمە بۆ نەن ریلێتیڤیستیک دۆزیمانەوە پاشان ئینە سەر ریلێتیڤیستیک بزین لەوێ چۆن دەبێت لە ریلێتیڤیستیکە ئێمە ئەزین کاینەتیک ئینەرژی is equal to the total energy minus rest energy ئەی total energy is equal to ڕێگی ئینۆ تواندوو ڕێست ئینەرژی تواندوو زایدەن پی تواندوو سی تواندوو و ڕێست ئینەرژیەکەش وەکو خۆی ئێهێڵینەوە لێرە پاشان ئەم معادلەیە سۆڵف ئەکەین بۆ پی ئەم معادلێ بەدەلتی پی ڕێک ئەخینەوە بەم جۆرە ئەبێتە پی ریلێتیڤیستیک چونکە ئەم پیەکە ئەڵێن ریلێتیڤیستیک چونکە لە یاسای کاینەتیک ئینەرژی ریلێتیڤیتیەوە وەرمانگرتووە بۆ ئەبێتە پی ریلێتیڤیستیک ئەبێتە یەک لەسەر سی ڕێگی کاینەتیک ئینەرژی دووجار زائیدەن دوو ئێم نۆسی دووجار کاینەتیک ئینەرژی وەکاتە یەک لەسەر دوو کاینەتیک ئینەرژیەکەی پێداوین کردومانتە مێگا ئەلکترۆن ڤۆڵت چونکە لەوێ بە کیلۆ ئەلکترۆن ڤۆڵتە ئێم نۆسی دووجاش بۆ ئەلکترۆن 0.511 بە ئاسانی ئەتوانین پی ریلێتیڤیتی بدۆزینەوە ئێستا لەم پرسیارە ئێمە هەم پی نان ریلێتیڤیتیمان هەیە هەم پی ریلێتیڤیتیمان هەیە کەواتە ئێمە ئەتوانین قسە لەسەر لەم داکان بکەین زۆر بە ئاسانی بەڵێ ئەتوانین چۆن بەم جۆرە ئەڵێن the percentage error ئەو نسبە خەتایی کە دروستە بێ in the computed de Broglie wavelength is there ئەڵێن de Broglie لەمدای نان ریلێتیڤیستیک ناقصەن لەمدای ریلێتیڤیستیک دابەشی لەمدای ریلێتیڤیستیک ئەمە پێوتە پرسنتێج ئیرەر زۆر جار ئێوە لە مختبەرە ئەڵێ مامۆسا هین بدۆزینەوە نسبەی ئیرەر بدۆزینەوە قیمەتەکەمان نان ریلێتیڤیستیک ناقصەن ریلێتیڤیستیک دابەش ریلێتیڤیستیک جارانی سەدی شیەکەین چونکە ئێمە نسبەی ئیرەرە ئەگەر ئەمانە من تەعویز کەم بەدەلەتی پی هەر یەکێک لەمانە لەندای نان ریلێتیڤیستیک بە پێی دوواڵەتی دی بڕۆڵی ئەکاتە ئێچ لەسەر پی نان ریلێتیڤیستیک لەمدای ریلێتیڤیستیک ئەکاتە ئێچ لەسەر پی ریلێتیڤیستیک و لەندای ریلێتیڤیستیک ئەکاتە ئێچ لەسەر پی ریلێتیڤیستیک ئێستا لەم معادلانە ئەوەی سەرەوەمان کردە ئێرە ئێچەکان کۆنستانتن بۆ هەمویان کورت ئەبێتەوە معادلەکە ڕێگەخینەوە ئەبێتە پی ریلێتیڤیستیک ماینەس پی نان ریلێتیڤیستیک لەسەر پی نان ریلێتیڤیستیک ریلێتیڤیستیکمان دۆسیوەتەوە بەڵە قیمەتمان هەیە نان ریلێتیڤیستیکیش لە سلایدی پێشووترا هەم دۆزیمانەوە قیمەت تەعویزەکەین و جارین لە سەدای دەکەین تەماشاکەین ئیرەرەکەمان لە سەدا 4.8 دەبێت ئەم پرسیارە پێمان ئەڵێ ئێمە بۆ ئەوەی کاینەتیک ئینەرژی بۆ نمونە کاینەتیک ئینەرژیمان هەیە چ کاتێک کاینەتیک ئینەرژی ریلێتیڤیتی بەکارێنین چ کاتێک نان ریلێتیڤیتی بەکارێنین حتمما لە محاسەرات تا پێم وتون ئێمە مقارنە ئەکەین لە نێوان ڕێست ئینەرژی و کاینەتیک ئینەرژی ئەگەر ڕێست ئینەرژیەکە گەورەتر ئەگەر کاینەتیک ئینەرژیەکە گەورەتر بێت لە ڕێست ئینەرژی حتمما ئەبێ یاسای کاینەتیک ئینەرژی ریلێتیڤیتی بەکاربێنین ئەگەر هاتوو بچووکتر بێ یاسای چی بەکارێنین یاسای کلاسیک بەکارێنین کە ئیەکاتە پی دووجار لەسەر دوێم ئەگەر تێکەڵمان کرد بەم جۆرە ئیرەرمان دەداتێ ئیرەرمان دەداتێ لە نێوان ئەم دوو قیمەتە دێنە سەر پرسیاری سێم پێمان ئەڵێ the atomic spacing in rock salt NaCl is 0.282 نانۆمیترە باشە کاتە find the kinetic energy in electron volt of a neutron with a de Broglie wavelength of 0.282 nanometer is a relativistic calculation needed such neutron can be used to study the crystal structure of the material کاتە ئێمە ئەتۆمیک سپیسینگمان هەیە بۆ NaCl ئەمە قیمەتەکەیەتی داوای چیمان لێکە هەڵێ find the kinetic energy kinetic energyمان بۆ بدۆزەوە بەڵام بەوچە وەحدەیەک بە ئەلکترۆن ڤۆڵت نەک بە جوول بە وەحدە ئەلکترۆن ڤۆڵت
بۆکێ بۆ نیوترۆنێک کە دیبڕۆلی وێڤلێنگتەکەشی پێیاوین ها کەمپێرینگی کەین هەرەکاتەوە چی دی تقریبا ئەمە لە کریستال ستراکچەرە زۆر بەکارەیە بۆ دۆزینەوەی ستراکچەری کریستاڵێک نیوترۆن بەکاری هێنین چۆن ئەکسڕێ بەکارین دەتوانین نیوترۆنیش بەکارین is a relativity calculation needed ئایا بۆ دۆزینەوەی kinetic energy پێویستمان بە یاساکانی ڕیلێتیڤیتی دەبێ یان نابێ ئێمە ئەزانین چ کاتێک یاساکانی ڕیلێتیڤیتی بەکارین بۆ kinetic energy چ کاتێک ئەوانەی کلاسیکەڵ بەکار ئەهێنین پێش هەموو شتێک ئێمە ئەڵێن ئەنەن ریلێتیڤیستی کەلکولیشن گیڤس بۆ نان ریلێتیڤیستی لە خۆمانە ناتوانین ئەبێ پیسی بدۆزینەوە لەم حاڵەتە پیسی ئەدۆزینەوە وتمان پی لەگەڵ سیا ئەها پی ئەکاتە ئێچ لەسەر لەمدا هەردوو لە جارانی سیەکەین لە نمونان زۆر هەوان حەل کردووە پیسی مقارنەکەین لەگەڵ ڕێست ئینەرجی نیوترۆنە ئەها ڕێست ئینەرجی بۆ نیوترۆن ئەگەر هاتوو گەورەتر بێ چی بەکارێنین یاساکانی ڕیلێتیڤیتی بەڵام لەم نمونەیە تێستمان کردووە تەماشامان کردووە پیسیەکە بچووکترە لە ڕێست ئینەرجی بۆیە پێویستمان بە یاساکانی ڕیلێتیڤیتی نابێ بەڵکو کلاسیکەڵ میکانیک بەکارێنین بۆ کلاسیکەڵ میکانیک ئێمە زین kinetic energy is equal to p22 لەسەر 2m p22 لەسەر 2m ئەی پێکەمان نەکاتە چی بە پێی دوڵەتی دیبڕۆڵی ئەکاتە h لەسەر لەمدا h لەسەر لەمدا تەماشاکەین لەم پرسیارە ئێمە سەر و ژێرەمان جارانی سی کردووە ئەها ئێرە سی2مان بۆ زیاتر ئێرە سی2 بۆ ئەوی ئەم سی2ە لە ڕاستیدا ئێم سی2 ئەبێتە یەکسەر ڕێست ئینەرجی نیوترۆن بە حاضر دایێنین ئەو لێرەش ئێچوسی هەردووکیان کۆنستانتن بە ئاسانی ئەم یاسایە دووجاکە ئەەکەینەوە بەم جۆرەی لێدە ئێچوسی کۆنستانتن ئێم دوجاش ڕێست ئینەرجی ئەلکترۆنە نیوترۆنە و لەمداشی پێیاوین قیمەتەکان تەعویزەکەین و ئەتوانین چی بدۆزینەوە kinetic energy بۆ نیوترۆنەکە بدۆزینەوە کە کاتە 1.3 جاران دەتوان ناقسن 3 ئەلکترۆن ڤۆڵت دینە سەر پرسیاری چوارەم پێمانەڵێ green light has a wavelength of about 550 nanometers through what potential difference must an electron be accelerated to have this wavelength ئێمە ئەزانین گرین لایتێکمان هەیە وێڤلێنگتەکەی 550 نانۆمیترە لە شەبەنگی بینراوە بۆ ڕەنگی کەسێک بۆ ڕەنگی سەوس وێڤلێنگتەکە لە حدودی چەندایە 550 نانۆمیترە پێمەڵێت through what potential difference بە چی potential differenceێک پێویستە ئەکسلرێشنی ئەلکترۆنێک بکەین ئەلکترۆنێک خێرا بکەین بۆ ئەوەی ئەم وێڤلێنگتەی کە یاوێتی هەیبێت کاتە داوای چیمان لێکە داوای potential differenceمان لێکە داوای vمان لێکە بۆ مەبەستە جارێکی تر من kinetic energy بەکارهێنمەوە ئەکاتە p22 لەسەر 2m و هەروەها پێکەش ئەەکەمەوە بەچی ئەەکەمەوە بە h لەسەر لەندا بە پێی دوڵتی دیبڕۆڵی و هەروەها سەر و ژێرە سی2 بۆ زیاد ئەەکەم بۆ سەرە سی2 بۆ ژێرە سی2 بۆ ئەوەی ئێم دوجارم هەبێ ئەمە هی ئەلکترۆنە چکە قیمەتەکەی معلومە ها لێرە یاوێتی و ئێچیش کۆنستانتە لەمداشی پیاوین کاتە قیمەتەکان تەعویزەکەین بم جۆرە قیمەتمان بۆ دەرەچەی kinetic energy ئەکاتە 5 جاران دەتوان ناقسان 6 ئەلکترۆن ڤۆڵت جارێکی تر ئێڵێمەوە بیرتان نەچێ ئەم kinetic energy بۆیە کلاسیکەڵمان بەکارێنەوە لەبەر ئەوەی kinetic energyەکەی کە دۆزیمانێتەوە کەمترە لە ڕێست ئینەرجی ئایسا ئەومان دۆزیوەتەوە لەگەڵ ڕێست ئینەرجی ئەلکترۆنا کەمتر بۆیە کلاسیکمان بەکارێنەوە پاشان ئەو داوای vمان لێکە ئێمە لە یاساکانە خوێندومانە لە لێکچەرەکانە لە محاسەڕەکانە kinetic energy is equal to EV E جارانی V کاتە so the electron would have to be accelerated through a potential difference of ئەوەندە ڤۆڵت یعنی چی ینی ئەم ڤە کە داوامان لێکە ئەکاتە kinetic energy دابەشی E لەگەڵ E کورت ئەبێتەوە تەنها ڤۆڵت ئەمێنێتەوە کە 5 جاران دەتوان ناقسن 6 ڤۆڵتە و هەروە ئەکاتە 5 مایکرۆ ڤۆڵت و هەروە بە ملاحظەش وەکو پێشتر ئاماژەم پێکرد that the kinetic energy is very small compared to the electron rest energy so the non-relativistic calculation is valid ئەمە نەنگەها وتمان ئەمە بۆیە کلاسیکمان بەکارێن لەبەرەوەی kinetic energyەکە زۆر کەمتر لە ڕێست ئینەرجی ئەمە ڕێست ئینەرجی ئەلکترۆنە بۆیە پەنامان نەبردوتە بەر ریلێتیڤیستیک بەڵکو هەر یاساکانی کلاسیکەڵ میکانیکمان بۆ kinetic energy بەکار هێناوە دینە سەر پرسیاری پێنجەم پێمانەڵێ an electron and a proton have the same velocity ئەلکترۆنێکمان هەیە لەگەڵ پرۆتۆنێکە هەمان خێراییان هەیە compare the wavelength یەکەم جار کەمپێری wavelengthی ئەو دوان ناکەین جارێک بۆ ئەلکترۆن جارێک بۆ پرۆتۆن بزانین کامیان گەورەیە کامیان بچووکە and the phase and group velocity
وجارێکی تریش کەمپێری فیز ڤیلۆسیتی لەگەڵ گروپ ڤیلۆسیتی ئەکەین of the deep Rayleigh waves کەواتە ئێمە ئەلەکترۆنێکمان هەیە پرۆتۆنێکمان هەیە هەمان خێراییان هەیە کەمپێری وەیڤلێنگتیان ئەکەین گروپ ڤیلۆسیتیان ئەکەین و فیز ڤیلۆسیتیان ئەکەین سەرەتا بینە سەر وەیڤلێنگتەکە کە داواکاری یەکەمە پێمان ئەڵێ لەمدا is equal to h over p پێکەشمان ئەکاتە mv تەماشاکەین the electron has a smaller mass لەبەر ئەوی بارستایی ئەلەکترۆن کەمترە لە بارستایی پرۆتۆن کەواتە وەیڤلێنگتی ئەلەکترۆن گەورەترە لە وەیڤلێنگتی پرۆتۆن لەبەرەوەی ماسەکەی بچووکترە کاتە وەیڤلێنگتەکەی گەورەتر ئەبێ کاتە لە داواکاری یەکەمە ئەوە ئەڵێن کە وەیڤلێنگتی ئەلەکترۆن درێژترە یا گەورەتر لە وەیڤلێنگتی پرۆتۆن چونکە ماسی ئەلەکترۆن بچووکترە لە ماسی پرۆتۆن دووەم داواکاری لەبەر ئەوەی کەوا v گروپ بکاتە the velocity of the particle کاتە the deep Rayleigh waves of the proton and electron have the same group velocity هەردووکیان هەمان گروپ وەیڤیانێ بۆ چونکە گروپ وەیڤ هەرەکاتە خێرایی پارتیکڵەکەەوە خێرایی پرۆتۆن و ئەلەکترۆنەکەش یەکسان کەواتە گروپ ڤیلۆسیتیەکانیشیان یەکسان دەبن سێیەمیان لەبەر ئەوەی v فەیزەکاتە سی تواندوو لەسەر v the deep Rayleigh waves of the proton and electron have the same phase velocity لەبەر ئەوەی فەیز ڤیلۆسیتی کاتە سی توانی دوو لەسەر v وەڤیەکانیشان وەکو یەکن بۆ پرۆتۆن و نیوترۆن کەواتە هەردووکیشان هەمان فەیز ڤیلۆسیتیان دەبێت دێنە سەر پرسیاری شەشەم پێمان ئەڵێ the phase velocity of ocean waves is equal by this relation ئەکاتە ڕەگی g constant lambda دابەشی 2 pi where g is the acceleration of gravity find the group velocity of ocean waves داوای چیمان لێەکە فیز ڤیلۆسیتی پێداین بۆ ocean wave داوای گروپ ڤیلۆسیتیمان لێەکە چۆن بتوانین گروپ ڤیلۆسیتی بدۆزینەوە بۆ ocean wave کەواتە ئێمە ئەزانین the phase velocity may be considered in terms of the wave number k ئەکاتە 2 pi over lambda 2 pi over یعنی چی یعنی لە شوێنی ئەم لەمدا لەسەر 2 پایە مەبەستمان ئەوەیە لە شوێنی هەموو 2 پای لەسەر لەمدای کەی دائنین کەی دانین ئەی لێرە لەمدا لەسەر 2 پای کەواتە یەک لەسەر کەی دانین معادلەکەمان ئەگەر ڕێکی خینەوە phase velocity ئەکاتە ئۆمێگا over k کەی وەیڤ نەمبەرە و ئەشکاتە چی g over k بۆ لە شوێنی لەمدا لەسەر 2 پای بەپی ئەم معادلەیە یەک لەسەر کەیمان داناوە ئێستا چی دەکەین دوو لاو دوو نێوان دەکەین ئۆمێگا دەرئەکەین لە بینی ئەم تێرمە ئۆمێگا لەسەرکەی لەگەڵ ئەکسلریشن لەسەرکەی لە ژێڕەگا ئۆمێگا دەرەکەین ئۆمێگا ئەکات چەند دوو لاو دوو نێوانەکەین کەیەکە جارانی ئەم بڕە ئەکەین ئەو کەیەک ئەڕۆتە ژێڕەگەی بێتە کەی تواندووکاتە کەیەک لەگەڵ کەیەک دەبێتە چی ئەمێنێتەوە ئۆمێگا یەکسان ئەبێ بە g acceleration of gravity جارانی کەی یاخود ئەگەر دووجاشیکەین ئەڵێن ئۆمێگا تواندوو لەژێر ڕێگا دەری دێنین کاتە ئەمە فەیز ڤیلۆسیتیەکەمان ڕێکخستنەوەیەکمان بۆ کرد پاشان دێنە سەر گروپ ڤیلۆسیتی گروپ ڤیلۆسیتی لە دەرزانی ڕابردووە خوێندوومانە کە ئەکاتە دی ئۆمێگا ئۆڤەر دی کەی بۆ فەیز ئۆمێگا لەسەر کەی بوو بەڵام بۆ ڤی گروپ ئەکاتە دی ئۆمێگا ئۆڤەر دی کەی هی کامە وەرەگرین دی ئۆمێگا هی ئەم قیمەتەی کە ئەمانە کەواتە دیفرێنشەڵ ئەکۆردینگ تو کەی هی ئۆمێگا وەرئەگرین جیەکەمان کۆنستانتە کەواتە ئەم بتوانین ئەمە بکەین بە دوو ڕەک یەکێکیان جەسری جی یەکیان جەسری کەی جەسری کەی یعنی کەی یەک لەسەر دوو کە داتاشاوەکەی وەرەگرین جیەکە وەکو خۆی ئەمێنێتەوە کەواتە یەک لەسەر دوو هی کەیەکە و ناقسەن چی ئەبێ توانەکەی ناقسیەک ئەبێ خۆی یەک لەسەر دوو ئەگەر ناقسانێکێکێتە ناقس یەک لەسەر دوو ئێتە ژێرەی کەرتەکەوە کەواتە ئەمە داتاشراوەی ئۆمێگامان وەرگرتووە بە پێی کەی ئەم قیمەتەمان بۆ دەرچووە ئێستا مەجارێکی ترەکاتە یەک لەسەر دوو g over k g over k کەوابوو ئەم یەک لەسەر دوو هەرمێنێتەوە g over k بە پێی ئەوەی کە یاوێتی ئەکاتە چی فەیز ڤیلۆسیتی فەیز ڤیلۆسیتیش ئەکاتە ئۆمێگا لەسەر کەی ئۆمێگا لەسەر کەی چونکە خۆی لە پرسیارەکەوێتی فەیز ڤیلۆسیتیەکە ئەکاتە ئەو قیمەتە کاتە لەو شوێنی هەر فەیز ڤیلۆسیتیەک یاخود لە شوێنی هەر g over k یەک لە ژێڕەگا چی دانێم ئۆمێگا لەسەر کەی دانێم و ئەشکاتە یەک لەسەر دوو چی فەیز ڤیلۆسیتی
بۆ phase velocity چونکە omega over k is equal to the phase velocity کەواتە لێرەوە بۆمان دەرچوو کە group velocity is equal to 1 over 2 phase velocity بیرمان نەچێ ئەمەمان پێشتری سەلماندووە لە لێکچەرەکانە سەلماندوومانە کە v group یەکسانە بە یەک لە سەردووی phase velocity کەواتە جارێکی تر توانیمان لە ڕێگەی ئەم نمونەیەوە ئەوە بسەلمێنی